لە ئێستادا جیا لە ژوانی و لە ژڕێکی وەرزشێکی دیکە لە هۆڵەکانی لە ژوانی ئاکرێ کە ئەویش وەرزشی کرۆسفیتە. کرۆسفیت پێویستی بەتوانەیەکی بەرزی جەستەیی هەیە و ئارەزوومەندێکی زۆری شێوە کەسانێکیش ئەبێ شارەزا بن تا مەشق بە ئارەزوومەندان دەدەنەوە. یەکێک لەو ڕاهێنرانی کە لە شاری سلێمانی ماوەی چەند ساڵێکە مەشقی کرۆسفیت دەداتەوە چوونەتە لای و لەو بارەیەوە فیچەرێکمان ئامادە کردووە. Push-ups to pike. ورزشکارانی خۆشەویست سەڵامتان لێ بێت. من علیرەزا ڕەسوول لە ساڵی 2016 وەکو مۆدەرەبی کراسفیت وەکو ڕاهێنەری کراسفیت لە ساڵی 2010 وەکو یاریزانی کراسفیت لە سلێمانی دەستمان کردووە بۆ تامرینی کراسفیت. کراسفیت بەریتیە بۆ 4 یاری ئۆلەمپی وەکو ڕاکردن وەکو ساحە مەیدان وەکو مەلا وەکو ژیمناستیک کە ئەو تامرینانە بە شێوازی های ئینتەنسیتی یعنی لە تێکراری دڵێکی زۆر بەرز بە شێوازی فیتنس جێبەجێ ئەکرێت. ئەمڕۆ ما بەتەمەین لە قاعەی خۆمان لەگەڵ جەماعەتی یاریزانەکانمان دەست بکەین وەکو ڕوژێک بۆ نەمونە لە بدایەت لە شێوازی تئۆری ئێهما و گارمکردنی لەش تامرینەکانی وەیتلیفتینگ وادی ڕوژانە و وادی کۆمپیتیشن یعنی ئەمڕۆ تامرینی بوتولاتشمان هەیە بە چێت شێوازێک تامرینەکەین لەگەڵ تامرین. هیوادارم هیواش استفادەیەکی زۆر باش بکەیت و لە شێوازی تامرینەکانی کراسفیت ئەمڕۆ تێی بگەیت چۆن زۆر یاریزان پرسیاریان هەبووە. زۆر خەڵک هەبوون پرسیاریان کردووە کە بە چه شێوازێک ئەتوانین ما ڕوژانە تامرینەکانی کراسفیت جێبەجێ بکەین. ئەمڕۆ نمونەیەکی باشە بۆ ئەو کەسانی کە حەزەکەن لە کراسفیت تێی بگەن. کراسفیت یعنی ئەو کەسەیە کە بەتەمایە کراسفیتەر بێت یعنی یاریزانی کراسفیت پێویستی زۆر هەیە بە لایفستایلێکی زۆر باش یعنی دایەتێکی زۆر باشی هەبێت ساعتی خەوتانی دیار بێت ڕیژەی بەکارهێنانی پرۆتۆین و کاربۆهیدرات و فایبر و فەتی ڕوژانەی ساتوڕیتدی دیار بێت یعنی بەرنامەیەکی زۆر تایبەت و دەقیقی هەبێت. اینجا ئەگەر کەسێک بڕاستی ئەم شێوازەی دایەت و لایفستایلی ڕوژانەی خۆی وەکو کراسفیتەرێکی دەست بکەێت بەکارهێنانی ئەو دایەتە استفادەیەکی مێنتالیتی و فیزیکالی زۆریەکە لە ژیانی خۆی ئەتوانێت هەتا لە ژیانی ڕوژانە لە ئیش و کار و داوام و ژیانی ئایلە و خانەوادەی خۆی استفادەیەکی زۆر باشی بۆ بکەێت چۆن کراسفیت بەس تامرینی فیزیکال نییە مێنتالیتی کە ئەبە زۆر بەقووەت و مرتاحتان هەبێت. ئینشاءالله هیوادارم ئەمڕۆ لە ئەو تامرینانەی ما زۆر استفادە بکەیت و لە شێوازی تامرینەکان تێی بکەیت. 1 2 3 4 5 6 change 1 2 3 4 5 change horse riding کامل دانشی سمت لە خوارەوە کاک محەممەد تۆزی خواردتر مرتاح دانشی لەسەر پاشە ساروسینگ باز زۆر باشە چاپ change زۆر بەخێراتیت لەشتان ساغت ئەمڕۆ دەستەکەین بۆ وارماپ بۆتان شارەکەم دوای وارماپ وادی ئەسلیمان هەیە ویت لیفتینگ ئەو نەفەراتی کە بە تەمای کۆمپیتیشنی ئۆپنن وەکو کاک ماردین و کاک مامە جەنابەت پێویست ناکە وادی کۆمپیتیشن کولداون باشە سەرە دەست پێەکەین وارماپ ئەمڕۆ وارماپ دوو ڕاند 8 دانە 8 تێکرا دێدلیفتە باربل هەمووی 8 تێکراریە دوایی upright row دوایی up down دوایی push up
پایک ئەمڕۆ وادی وەرکات ئاو دە دێی بەریتیە بۆ 1 مایل ئەمە ئەو تامینە ئانیڤەرساری ئەو سۆلجەری ئەمریکیە کە پێتان وتم 1 مایل رانینگ 21 کلین ئەند جێرک نا پاوەر نییە بەس ئەگەر بۆتان نەکراو ئاتمانی پاوەر کلینیکەی چۆن قۆرسە وازنی وادا کە 42 هەفتە تابان ئەمە وازنی ئافرەتانە ئەمە وازنی پیاوان 7 کیلو دوایی 800 متر وادەکەش فۆر تایمە فۆر تایم تایم کاپ 60 دقیقەیە یعنی چی؟ یعنی ئەگەر 60 دقیقە تەواو خوار 60 دقیقە ئەبێت هەمووی ئەو تامرینانە تەواو کە ئەگەر تەواو نەبوو ئیتر تکرار و متراژەکان بۆتان دیارەکەین رانینگ جایەکتە 21 کلین جێرک ئاینەن شت وازنەکەشی هەر بە ئەم وازنەی 42 7 کیلووە کوتایی واد 1 مایلیتر ڕاکردن 1 مایل 1600 متر ئێتە ئاگادارن خۆ تامرینەکە زۆر قۆرسە ڕاستیەکەی کە تامرین تەواو بووین بیرەکەین بۆ ویت لیفتینگ چۆن ویت لیفتەکەشی ئەمڕۆ قۆرسە و ئیوا ئابەت بکەن کاک ماردین و کاک ویت لیفتینگ 2 پارتمان هەیە پارتی 1 تامرینی ئەسناچمان هەیە ئەسناچ 3 2 1 1 1 4 تاکسێت بۆ لە سادا 95 1 RM یعنی فۆر لۆدە پارت 2 کلین جێرک ئاینەن شت 3 2 4 تکرار بۆ گەشتن بە ماکسیمۆم لەسەر 95 تکراری ماکسیمۆم کە پیشتر کردومانە دوای وادی کامپتیشن 2 پارتە کامپتیشن پارتی 1 پارتی 2 ئەوەل دوای تامرینی ویت لیفتینگ بۆ جەنابتان ڕوو نەکەم چۆن ئێستا مەجالمان زیاتر نییە دوایش کولدانش دوایی تامرینەکان پێتان ئەڵێم باشە کاک مامەد ئیجا تا ئەگەر پرسیارتان هەیە ئەگەر نە با دەست پێ بکەین یا سڵاو من ڕێبەرم ئەندازیارم ماوەی 4 ساڵە یاری کرۆسفیت دەکەم لەگەڵ مامۆستا عەلی و خۆم لە ئەسڵدا مامۆستاکی بۆکسینم بەڵام ئەم بۆشتم هەڵبژارد بۆ ئەوەی توانای خۆم لە کیک بۆکسینە بەرەو پێشەوە بەرم وەسپاس بۆ خوا بەژاری چەندین پاڵەوانێکمان کردووە تازەترینیان ساڵی پار وڵی عێراق بوو بۆ کرۆسفیت دەکەم بوتڵی عێراق بوو کە بۆ کرۆسفیت کرا توانیم پلەی شەشەم بەدەست بێنم لە کۆی 80 کەس و بێجگەلاوەی چەندەها بڵی ناوخۆی دەکرێتەوە لە قاعەکان و لە جیمەکان سوپاس بە خۆیان توانیمانە بەژای بکەین و هەروەها لە ڕووی سوودێکی تەندروستیشەوە لە ڕووی سوودی تەندروستیەوە زۆر سوودمان لێ بینیوە و هەروەها بوونیتە خاوەنی لە شولارێک و درەنگ هیلاک ئەبین لە کای ڕۆژانەماندا و کاتێک سیستەمی خۆی ڕێکردوینەتەوە خواردنی ڕێکردوینەتەوە و بووین بە کەسێک بەڕاستی کە لە شولاکی سوکمان هەیە زۆر سوودمان لێ بینیوە. سڵاو من ماردین ئەندازیارم بە نزیکی ماوەی 2 ساڵەکە بێ یاری کرۆسفیتەکەم کرۆسفیتم هەڵبژاردووە لەبەرەوەی گرنگە چەندێک گرنگی بە تەندروستی لە شولارێکی جوان بی ئەوەنەش گرنگە گرنگی بی بە ئەندامەکانی ناوی لەژ وەکو جگەر وەکو دڵ وەکو گورچیلا وەکو سووڕی خوێن وەکو
هەماهنگگیەک لە بینی ماسوولەکان و مێشکە بۆی بتانی هەم لە شولارێکی جوانە هەبێت لە هەمان کاتە و هێز و توانایەک و ڕەشاقێکی باشیشت هەبێت. ئێمە هەفتانە 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ کرۆسفیت دەکەین. ڕۆژی سعات و نوێک بۆ 2 سعات بەردامە بین لە وەرزشکردنەکە. زۆر باشە. پەنجەرە پووز ڕاکێشن، ساڕۆسینگ نزیک بێت بۆ ئەژنۆ. چێنج تاوجۆ و ساڕۆسینگ ئەژنۆ. زۆر باشە. 1 2 3 6 چێنج. چێنج زۆر باشە. گروینەرز چاپ around the world. Change. Elbow to ground around the world. One more. خۆشەویستان هیوادارم استفادەیەکی باشتان کردبێت لە ئەم تامرینانەی ئەمڕۆژیمە. ئێستا تامرینمان تەواو بووە. دەستەکەین بۆ کولدان بۆ هەر چون لاشی خۆمان حاضر کرد بۆ تامرین. ئێستا کە لاش لە ناو زەختێکی زۆر بووە، ئێستا جۆینتەکانە ماسوولکەکان و سیستەمی کاردیۆڤاسکولاری خۆمان مرتاحەکەین، تۆزی ئێسترۆچەکەین، تۆزی ڕاکردنی خاوەکەین و تامرینی ڕۆژانەمان تەواو بووە. هیوادارم لی سوودمان بدن. زۆر مەمنونم. دەستان خۆش بێت. خواحافظ.